دەنگی کورد لە نێوان متمانە و ژمارەدا. بە درێژایی هەڵبژاردنەکانی کوردستان و عێراق ژمارەی دەنگی پارتە کوردیەکان بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە لە کەمبوونەوەدا بوو. ڕاستێکی حاشا هەڵنەگرە ژمارەی دەنگەکان ڕاستەوخۆ و کاردانەوەی ئاستی متمانەی هاوڵاتیانە بە پارتەکان لە سەرەتای هەموو هەڵبژاردنێکدا هەزاران بەڵێن دەدرێت و دواتر نابرێتە سەر. ئەوەش هۆکاری یەکەمی بێمتمانەی خەڵکە بەدەسەڵات. گارترین نمونە کەمکردنەوەی ژمارەی دەنگەکانی سێ پارتەکەی پێگەێنەری حکوومەتی هەرێما لە هەڵبژاردنەکانی 2021دا بە بڕی زیاتر لە 500,000 دەنگ. مانگی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام دەدرێت بۆ کورد کە لە پارێزگاکانی کەرکووک و سەلاحەدین و نوێنەوە و دیالە ناوچەی کوردستانی دابڕنداوی هەیە لە چەند ڕوویەکەوە چارەنووسسازە. یەکەم و گرنگترینیان ئەوەیە لەو ناوچانەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی ڕۆژانەی دانیشتوانەکەی هەیە کە تێیدا ڕۆژانە ڕوبەڕووی جاکاریەکی بەچاو دەبنەوە لە هەموو سکتەرەکاندا، وەک ژمارەی دامەزراندن لە فەرمانگە حکومەکان بۆ گەنجانی کورد و کەیاندنی خزمەتگوزاری بە گوند و شارەدی و شارۆچکەیە کوردیەکان و تەنانەت گەڕەکە کوردیەکانی ناوسەندەری پارێزگاکانیش. جیاکارێکە بە جۆرێکە تەنانەت ژماری کاژمێری پێدانی کارەباشی گرتوتەوە. هۆکارێکی زۆر گرنگی دیکە بریتیە لە هەوڵە بەردەوامەکانی تعریب لەو ناوچانە کە لە غیابی دەسەڵاتی کوردیدا بەسەر پۆستە گرنگیەکانی پارێزگاکانەوە چەندین بڕیار لە دژی زەوی کورد دەردەکرێت و زۆر کات دەگەڕێنرێتەوە بۆ عەرەبی هاوردە. وەک ئەو بڕیارانی بەڕێوەبەرایەتی کوشتتوکاڵی کەرکووک دەریکردن و ئەگەر هەوڵی تاکە کەسیانی چەند پارێزەرێکی دڵسۆز نەبووایە ئەوە بەشێکی زۆری ئەو زەویە کوردیانەی دوای 2023 بە یاسات لە عەرەبە هاوردەکان وەرگیرابوونەوە جارێکی تر بۆیان دەگەڕێنرایەوە. لایەنی ئەمنیە و ناوچانە بەتایبەت ئەوانەی لە سەنتەری شارەکانەوە دوورن هۆکارێکی ترە و چارەنووسی دیمۆگرافیای ناوچەکە و تەنانەت ژیانی هاوڵاتیانی کوردیشی تێدا دیاری دەکات. نەبوونی دەسەڵاتی کوردی لە پۆستە ئیدارەکانی ئەو ناوچانەدا و پاڵپشتیکردنیان لەلایەن ئیداری ئێستاوە وای کردووە هێزە ئەمنیەکان لە بەشێکیاندا بە ئەنقەس چاوپۆشی لە جموجۆڵی گروپە تیرۆریستەکانی وەک داعش بکات تاوەکو ببنە مای ترساندنی گوندنشینە کوردەکان و ناچاکردنیان بە چۆڵکردنی گوندەکانیان. وەک ئەوەی لە شارۆچکەی خانەقین ڕوویدا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە 52 گوندی کوردی چۆڵیان کردووە. بەڵام ئەگەر کورد لە ئەنجومەنی پارێزگادا زۆرینەی هەبێت ئەوە بەدڵنیاییەوە دەتوانێت فشار لەسەر پارێزگار و هێزانەکان دروستکات تاوەکو ئەو کەم تەرخەمیانە چارەسەر بکرێت و خزمەتگوزاری بگەێنرێتە ئەو ناوچانەی تاوەکو دانیشتوانەکانیان بگەڕێنەوە سەر زێری خۆیان. بەدەستهێنانی زۆرینەی کورسەکان پەیوەستە بە بەدەستهێنانەوەی متمانەی دەنگدەری کورد و ئەوەش یەکێکە لە سەختترین کارەکان، چونکە پارتەکان تەنها لە ڕێی بەڵێنەوە دەتوانن داوا لە هاوڵاتیان بکەن متمانەیان پێ بدەنەوە و چەندین جاریش هەمان ئەو بەڵێنانیان داوا بێ ئەوەی بیبەنە سەر. لەم هەڵبژاردنەشدا پەرتەوازەیی ماڵی کورد و هێرشکردنە سەر یەکتری مەترسیەکی زۆر گەورەیە و پێدەچێت زیاتر متمانەی دەنگدەران کەم بکاتەوە.